لە ناو دەریاچەی دوکاندا تەنگی بووکوزاوە یەکێکە لە سەرنجڕاکێشترین و جوانترین شوێنەکان کە ڕۆژانە سەدان گەشتیار سەردانی دەکەن. ئێرە تەنها تابلۆیەکی جوانی نییە، بەڵکو پەناگەیەکی سروشتی بێوێنەیە لە دڵی کوردستاندا. ناوی ئەم تەنگەڵانەیە لەو دوو شاخەوە هاتووە کە بەرامبەر یەک وەکو بووکوزاوایەک ڕاوەساون. هاوشێوەی ئەو کچ و کوڕە عاشقەی ئەفسانەکان دەڵێن بۆ ڕزگار بوون لە بێبەزەیی مرۆڤەکان ڕوویان کردە ئەم قەتپاڵە چڕانە و بوون بە بەرد تا بۆ هەمیشە پێکەوە و پارێزراو بن. زۆر گەڕام و پرسییم تا لە نهێنی ناوی تەنگی بووکوزاوا تێبگەم. دەجێڕنەوە کچ و کوڕێکی عاشق دوایەوەی ماڵباتی کەسیان ڕازی نین بە هاوسەرگیریان دەستی یەکدی دەگرن و دێنە ئەم شوێنە. لە پاش ماوەیەک کە بە شوێنەکەیان دەزانن ئێرە گەمارۆ دەدەن، ئەوانیش نزا دەکەن خوددا بیانکە بە بەرد بەڵام نەکەونە دەستی مرۆڤەکان. ئێسام ئەفسانەیە بۆتە ڕاستی. ئێرە جگە لەوەی کە قەڵای عاشقێکی کۆنە بۆتە پەناگەیەک بۆ هەزاران باڵندە و ئاژەڵی کێوی. وایە ئەمە کوڕ و کچێک لێرە حەزیان لێکرد و یەکتریان خۆش بیستوە. کاتە ئەوە نەبووە حڕبن نیان داون بەیەک هاتوونە ئێرە لێرە بزر بووە لێرە ناوێ ناوە تەنجی بووکوزاوە. وەکو معلومات ئەلە دوو بەردەش هەر وەکو خەڵک باسیەکانڵنی پێڵەنەوە بووکوزاوە هەر ئەوەندەم بیستوتر بەسەوە بڕوا ناکەم بووکوزاوە بێر ناوی ئەوەیە. ئەم شوێنە بۆتە هێمنترین هێلانە بۆ ژیانی سەدان باڵندە و ئاژەڵی شێوی. هۆکارەکەش ئەوەیە تاکە ڕێگەی گەشتن بە تەنگی بووکوزاوە تەنها بەلەمە، بۆیە بە ئاسانی دەتوانرێت دەواازەکە کۆنتڕۆڵ بکرێ و ڕێگە بە ڕاوچێکان نەدرێت ئاژەڵ و باڵندە چێوەکان ڕاو بکەن. بەردەوامیش تیمەکانی فەرماندەی پێشمەرگەی بەرگری و فریاکەوتن چاودێری ناوچەکە دەکەن. سروشتی ناوچەکە لە دار و ژینگەکەی ناوچەکە لەگەڵ پاراستنی دەریاچەکە لۆ سامانی کەتیایەتی لەگەڵ ئەو پەلەوە و باڵندانەی کە لە زۆنی دەریاچی دوکانایە بە تایبەتی ئەو شوێنەی کە پێڵی تەنگی بووکوزاوە ناوچێکی دابڕا و جیاوازی شەو سروشتێکی جوانی ساڵانە دەیان و سەدان گەشتیار ڕووتیەکە بۆ بینینی سیما جوانەکەی لە پەلەوە و باڵندە و شتی جوان. ئەمساڵ بارانێکی باش لە هەرێمی کوردستان بەگشتی و ناوچەکە بە تایبەتی باریوە. مەترسی وشکە ساڵی کۆتایی پێهاتووە. ئاسی ئاوی تەنگی بووکوزاواش بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. هەر ئەمەش بۆتە شاکارێک کە تێیدا جوانی سروشت، ئارامی مرۆڤ و ئاسایشی ئاژەڵە کێوەکان لە یەک شوێندا کۆ بکاتەوە. ڕۆژانەش جگە لە هاونیشتیمانیانی ناوخۆیی گەشتیارێکی زۆر لە ناوەڕاست و خواروی عێراقەوە ڕێگای دوور دەبڕن بۆ بینینی. بەڵام بۆ ئەوەی ئەم سامانە سروشتیە ببێتە چەقێکی گەشتیاری نێودەوڵەتی و گەشتیاران لە وڵاتانی دراوسێشەوە ڕابکێشێت، پێویستە دەستەی گەشت و گوزار و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە گرنگیەکی زیاتری پێ بدەن و ژێرخانی گەشتیاری تێیدا زیاتر پەرە بسێنێت. هەردی عوسمان، ڤار میدیا، تەنگی بووکوزاوا لە دەریاچەی دوکان.